السلام عليكم يا حاجيان. سلام بخير بن. بخير بيتوا. بخير بن ستشاو. والله. زۆر خۆشحاڵی یخوا بەخێر بیتەوە ئەمە چەپکە گوڵی 1940 ئەماوەیە زۆر ئەرکی کێشە بەڵێ حاجی یاسین یەکێ بوو لەو حاجیانی کام ساڵ بەشداری فەریزەی حەجی کرد فەریزەی حەجی بەجێهێنا دوێنێ گەڕاوەوە شاری سلێمانی کە هاوکارێکی سەرسەختی خۆمان بوو لەوێ دوعا بۆ کردم جارێ بە تایبەتی بۆشم نردیتەوە وا بوو بە بەڵگەوە تۆش ئەوە نەبێ بڵێ خێری تێکەی ئەگەر شەرمەکە بیڵێ بێ باشە ژنێش بێ باشە وڵی من دوعای بەرەکەتی ژیانە بووەکەم ئەگەر ئەوە خوای گەورەوە بوو بکە هەموو شتێک بەسێ ئەوە لە حرەمی مەکین حاجی دیلان ئینشاءڵڵا ئەبی بە حاجی ئەمە خاص بۆ تۆ باشە 964 حاجی دیلانی 964 یا ڕەبی خوای گیان ئەوەی کە لە دڵیایەتی لەسەر خێر بۆی بێنی کردی خوای گیان ڕزق و ڕۆزی حەڵاڵی پێ بدەین یا ڕەبی خوای دەوڵەمەندی کەی لەسەر خێر خوای گیان تەندروستی باش بێ پیاوە بەڕێزە وتی حەزی لە چ دوعایەکەوە بۆ بکەم دوو دوعام پێوتی بۆ کردم هەمیانم بۆ کردی لە خوای گەورە بەزیابە بۆشم تەسویر کردی بۆشم نردیتەوە وەزعی حەج چۆن بوو حەجی ئەم ساڵ چۆن بوو حەمد و سوپاس بۆ خوا حەجی ئیم ساڵەکە لە چاو ساڵاین ترا ئەوەی کە باسەکرا هەم لە ڕووی خزمەتگوزاریەوە هەم لە ڕووی ئوتێلەکەەوە نزیکیمان لە حرەمەوە هاتوو چۆ و لە خوای گەورە بەزیابێ زۆر باش بەڕێوە چوویەمە خواردنشتان باش بوو الحەمدولیلا زۆر باش بوو ئێمە ئەوەنەشە بۆ نردم من بە بەڵگەوە ینی تۆ ئینسان هەموو شتێ بەڵگەکان خۆش بتێوەکو خواردنیێرە دەرچێوەکو خواردنیێرە دەرناچوو بەڵام زۆری وا فەرق نەبوو ئەی بەس ئەوە بوو یەک تۆز بێخوێ بوو ئینا باوەڕکە لە خوای گەورە بەزیابێت لە قەزیەی خزمەتگوزاریە فول بوو حسابی پیرەکانیان بۆ کردون کەمێک تێکرد بوو خوێ زیامان پێ بووێ مەجام و جاری پێمانەوە کرد و حساب کەوک وایە لێرنانمە خوارد بێ لە خوای گەورە بەزیابێ و ماڵی ئەو کەسانش ئاوا بێ بەڕاستی کە سەرپەرشتی ئوتێل خواردن هاچوو بەڕاستی خزمەت کراین یەکشت بزانم لەخوا بەزیابێت بە سەلامەتی گەڕاونەتەوە من یەکشت بزانم یەکەم دەقە کە حرەمە بینی کە کەعبەی پیرۆزە بینی بەسی وەستەتم بۆ بکە الحەمدولیلا عنی بەڕاستی تۆ بە تامەزرۆی یعنی تۆ لێرەوە کە نوێژەکەی ڕۆکەیتە شوێ ڕۆکەیتە کەعبە ڕووگەیە بەڕاستی ئێمە ئەو ناپەرستین ڕووگەیەکە ئێمە لە نزیکۆ نەمان بینی و بەڕاستی لەخوا بەزیابە کە چیتێوێ هەر زوو ئاوایەکمانەکە دەبار و بەشکم شەڵا بیبینی شتێکی زۆر هەستێکی زۆر سەیرە بڵێم وەسفەکرێ وەسف ناکرێ هەستێکی خۆشە مرتاحە بیتایە ئیتر ئەزانی ئەم کەعبەیە چییە عین بەڕاستی هەستێکە ماشەڵا لەو قەنەعەتیانیم کەس وەسفی بۆ بکە وەسف ناکرێ زۆر هیلاک بووی وڵی لەخوا بەزیابێ ئەو نەیلاک بووم ینی ماشەڵڵا ئەوەی کە لێوێ بوو هەمووی هیلاکە بێ بەڕاستی حەج پێم وایە هەمی ناڕەحەتیە هەمووی ناڕەحەتیە من وەکو خۆم باسیەکەم من کە تا لە مەکەیشا بووم زۆر ناڕەحەت بووم بەڵام کەیتە مەدینە سوبحان الله هەر داخلی سنووری مەدینایە بێ دڵخۆشیت بۆیە من خۆم و هەستم هەبووە زۆر ینی فەرق زۆرەکە مەکە بۆ مەدینە ئەو فەریزانی کە لەوێ ئەیکرد لەوێ ئەیکرد لێرە یەیتەوە بۆ ئێران این فەرقەکەی زۆرە حاجی بەسی و بکەی گەڕانەوەتان ئێوە بە فڕۆکە ڕۆشتن یەکەم کاروانی حاجیام و لە فڕۆکخانی نەدڵتی سلێمانیەوە ڕۆشتن بەڵام دوای نەتانتوانین بە فڕۆکە بگەڕێنەوە ڕێگا چۆن بوو وەڵاهی لەوەیان ئەمە زۆر ینی تووشی ناڕەحەتی بووین هەرچەنەوە دەسەڵاتی کەسی تیانە بێ مەگلەی لە کەس ناکەین بەڵام بەڕاستی تووشی ناڕەحەتی بووین 34 ساعت بە پاس هاتوین لە مەدینەوە بۆ معبەری ینی توان مەنفەزی ئەرعەر سەر سنووری عێراق 13 ساعتمان پێ چووە لێوە هەمجی پاسەکان بەدلەکرێ ئەوە نەبوو بڵێ هەر بەیەک پاس بێ جانتا داگرەوە شوێن بگرەوە هەمجی زوەرەوە ناو سنووری عێراق لێەوە هەمجی زوەرەوە بۆ ئێرە ئەینمە سوبحان الله ئێمە تووشی ناڕەحەتی بووین لەوێ بەس ئینشەڵڵا گلەی لە کەس ناکەین چکاتان لەسەر دروست نەبوو هیچ نەخوا بەزیابێ هەم تەندروست هەم لە ڕووی تەندروستی و مەترسیمان لەسەر دروست نەبوو هەم لە ڕێگەی ئەمنیەوە ئەین داخلی سنووری عێراق بووین یەکسەر مەفرەزەیەکی قواتی پۆلیس و سوپای عێراق پێشمان کەوتووە تاکو سنووری خۆمان
گلیمان لە کەسیان نییە واتە تاکو سنووری هەرمی کوردستان لەگەڵتانە تاوەکو ئەو شوێنەی کە هاتوون لەگەڵمانە مەترسیە بۆ هاتوون لەگەڵمان ڤیدۆکە بۆ ناردم هەر یەکسەر نای حاجی لە منی شوێنە ئینشاءڵڵا زین چۆنە ئینشاءڵڵا تۆگە دڵە لای بێ ئیشەڵا هەر حاجیت من هەر ئەو ڕۆژێک کە نووسیم هەر خۆم بە حاجی زانیوە چکە هەر بەڕاستی بەدڵ نووسی بووم لەخوا بەزیابێ ئینسان نیەت الأعمال بالنیات بەڕاستی تۆ نیەت خاڵص بۆ خوا بێ لە هەر شتێکا بێت ئیشەڵا ئەو شتە بەنسیب بووە یعنی بەکردن و نەکردنی دڵنیا بە ئێمڕۆ کە تۆ بینوسە بە حەز خوای گەورە بۆی نووسیوی یعنی ئەگەر سبحان الله بەری نسیبشی تێنەکەوێت تۆ نووسیوتە لای خوا بە یەک نووسرایی بەس کە کردەی ترەوە خوای گەورە بۆ دزیعکە بە حەوسە بە هەشتا بۆ دەیە برادێکە داوایشی لێ کرده بووی دوایشی بۆ کەوی زەواجەکە چی کردبووە هەمیانم بۆ کردوون لە خوا بەزیابێ هیچ جوڵەیەک نەبووە وەڵی جارێکە لێم نەپرسیوەتە بەس ئینشەڵا خوای گەورە کاراسانی بۆ هەموو لای بکات و بۆ ئەویش بکە زۆر سپاس بۆ تۆ حەزمەتان بێت و لەشتان ساغ بێمە زۆر هەرکە کێشە ئێوە عەزێتان گەشاوە دەستەکانە گەورەی خۆتان سپاس دەکەم